لە سەنتەری شاری هەولێر یادی 34 ساڵەی کیمیا بارانکردنی هەڵەبجە دەکرێتەوە. سەرەتا بە نمایشکردنی شانوگەریەک یادی قوربانیانی هەڵەبجە کرایەوە. ئامارمان لە بەردەستە ئێستا لە وەزارەتی کاروباری شەهیدان لە حدودی 903 کەس وەکو منحەی بەرکەوتەی چەکی کیمیایی وەردەگرن. مەجموعەیەکی زۆریش یادداشتیان تەقدیم کردێ کە ئەوانیشن لیژنەیەکی پسپۆر لە وەزارەتی تەندروستی هەیە پشکنین بۆ ئەو خەڵکەی دەکاتن کە بە بەردەوام یادداشت و سکاڵا تەقدیم دەکاتن. ئەم پرۆسەیەکی بەردەوامە چکە خەڵکێکی زۆر بەرکەوتەی چەکی کیمیاویە و لەو سەردەمەوە تاکو ئێستا ئازاری بەلەستە دەماوە. هەر بەو بوونەوە پێشانگایەکی تایبەتیش کرایەوە کە تابلۆکان بەموو کێشراون و سەرجەمیان وێنەی بەرکەوتوانی چەکی کیمیاوین. من هاتووم ژیانەوەیەکی ترم دیسانەوە یاوەتەوە بۆ موانەی کە ڕۆژانە بەکاریانێنم کە سەری مشتەکان چاکەم ئەو موانەی کە ئەمێنێتەوە خەڵک فڕێە من ژیانەوە پیاوەتەوە دیسانەوە وەکو زین و ڕاگررتنێک ئەو یادەگەورێم دیسانەوە کردوێتەوە کە باڵێن مۆکانم بەکارە ناوەتەوە بەرکەتوانی چێکیمیایم بەو مووە کە مردووە حساب ناکرێت دیسانەوە وێنەکانە پێکیشاوەتەوە. لەلایەکی ترەوە هەر بەبوونەی یادی کیمیابارانی هەڵەبجە ژمارەیەکی زۆر لە فێرخواز و قوتابیانی پزیشکی و گەنجان کە لە شارە جیاجیەکانی هەرێمی کوردستانەوە هاتبوون بە دانانی کەلوپەل و ئامری پزیشکی لە سەنتەری شارەکەدا پشکنینی خۆڕایی و زانیاریان لە بواری پزیشکی بە خەڵکی دەدا. ئیشی من کە ئەوڕۆ لێرە ئەوە بوو پێدانی فریاگوزاری سەرەتایی بۆ کەسێک کە تووشی زمان هەڵگەڕانەوە دەبێت یان تووشی نەمانی هەناسەیان نەمانی لەدایان دڵ بۆ شێوەیە فریاگوزاری سەرەتاییمان بۆ خەڵک ڕوون کردەوە کە پێویستە چی بکرێ و چ بکرێت لەو حاڵەتە بۆ ئەوەی پێش ئەوەی ئیسحابێت یان پێش ئەوەی کەسێکی شارەزا بێت بتوانین ئێمە بیگەڕێنەوە ژیانی ئاسایی خۆی چونکە ئەگەر بە زووی لەو دەقین نەچێ ناو سەر کەسەکە ئەو فریاگوزارە سەرەتایانی بۆ نەکرێت بە ئەگەری زۆرەوە لەوانەیە ئەو کەسە بمرێت. 34 ساڵ بەر لە ئێستا و درست لە ڕۆژی 16 مانگی 3 ساڵی 1970 فڕۆکە جەنگیەکانی ڕژیمی پێشووی عێراق هێرشیان کردە سەر شاری هەڵەبجە و کیمیابارانی کردن. بە پێی سەرچاوەکان بەهۆی ئەو کیمیابارانکردنەوە نزیکەی 5,000 کەس کوژراون کە زۆربەیان ژن و منداڵ بوون و مەزندەش دەکرێت. 10,000 کەسی تر بەهۆی کاریگەریەکانی هێرشەکەوە زیانی تەندروستی درێژخایەنیان پێگەیشت بێت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.